للشعبية بذلك. دوای 8 مانگ لە بنبەستی سیاسی لە عێراقدا موقتەدا سەدر بە هەنگاوێکی نوێ گۆمی سیاسی لە عێراقدا شڵەقاند و دۆخی سیاسی عێراقی بردەوە بەردەم چەندین سیناریۆی جیاواز کە بەشێکیان هێندەی دیکە مەترسی لەسەر ئایندەی وڵات دروست دەکەن. هێزە سیاسیەکان و چاودێرانی سیاسی عێراقی خوێندنەوەی جیاواز لەسەر دۆخی سیاسی و سیناریۆ سیاسیەکان و کشانەوەی پەرلەمانتارانی سەدر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەن. بەشێک لە چاودێرانی سیاسی دەڵێن ئەو سیناریۆیانەی کە لە داهاتوودا چاوەڕێی عێراق دەکەن قورسن و دۆخی سیاسی عێراق توانای بەرگەگرتنی نییە، بەڵکو هێندەی دیکە گۆمی سیاسی دەشڵەقێنێت. ئەو کاتیش پاش کشانەوەی پەرلەمانتارانی سەدر هێزە سیاسی عێراقیەکان لێدوانی ئەوەیان بڵاو کردەوە کە بنبەستی سیاسی لە عێراقدا کۆتایی دێت و لایەنەکان لێک تێگەشتنیان لە نێواندا هەیە. محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە نوێترین هەڵوێستیدا دەڵێت بنبەستی سیاسی لە عێراقدا لە کۆتاییدایە، لێک تێگەشتنی جیاواز لەسەر ناکۆچە سیاسیەکان هاتووەتە ئاراوە. لا مثيل له لأجل إنقاذ العراق ئەو کات مستەفا زەنگەنە چاودێری سیاسی لەسەر کشانەوەی پەرلەمانتارانی سەدر و سیناریۆ سیاسیەکانی داهاتوو دەڵێت کشانەوەی پەرلەمانتارانی سەدر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریگەری ئیجابی لەسەر دۆخی سیاسی عێراق دەبێت و پێشبینی دەکرێت لە ماوەی کەمتر لە مانگێکدا ببێتە هۆی پێکهێنانی حکومەت. ئەو چاودێرە سیاسیە بە ئاماژەدان بە جێگرەوەکانی ئەندامانی سەدر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت چوارچێوەی هەمانگی شیعە توانای ئیدارەدانی مەلەفی پێگەێنانی حکومەتی هەیە، بە تایبەتی کە لە ئێستادا لێک تێگەشتن لە نێوان هێزە سیاسی عێراقیەکان هاتووەتە ئاراوە. هاوکات سالار مەحموود ڕاوێژکاری پێشووی سەرۆکۆماری عێراق پێی وایە لە ئێستادا عێراق لە بەردەم 4 سیناریۆدایە کە یەکێکیان ئەوەیە دۆخەکە وەک ئێستا بمێنێتەوە ئەمری واقع بەردەوامی پێ بدرێت کە ئەمە خواستی ئێرانیشە. هەروەها دەڵێت یەکێکی دیکە لە سیناریۆ سیاسیەکانەوەیە کە ململانەکان ببرێتە شەقام و بە ئاراستەی بەریەکەوتن بڕوات. اینجا لایەکی شیعە بەسەر لایەکدا تەسلیم بوون ڕابگەێنێت. سالار مەحموود پێی وایە ڕاگەاندنی حکومەتی لە ناکاو بە هەندێک گۆڕانکاری وەزاری و هەڵبژاردننی پێشوەخت و هەڵوەشانەوەی پەرلەمان لەلایەن خۆیەوە دوو سیناریۆی دیکەن کە چاوەڕێی داهاتووی عێراق دەکەن. ئەو ڕاوێژکاری پێشووی سەرۆکۆماری عێراق دەژڵێت کورد جگەل لەوەی دابەش بووە بەسەر ئەم جەمسەرانەدا وەک تەماشاکەر سەیری ڕووداوە قوڵەکانی هەناوی پێکهاتەکانی عەرەبی عێراق و ململانەی هێزەکانی دەکات. بۆیە هیچ سوودێک لە دۆخەکە نابینێ و لە هەر بەریەک کەوتنێکی بەغداددا کوردستان تێوە دەگلێنن.